بۆیە ئێمە ئەمڕۆ زۆر پێویستمان بەوەیە کە لە ڕێگاکانی شەیطان خۆمان پەنا بدەین و خۆمان پارێزین و کۆمەڵێ قەڵغانی زۆر گەورە گەورە بە دەوری خۆمانە دروستکەین هەتاوەکو لە شەیاطین پارێزراوە بین. یەکەم شت بۆ تۆی موسڵمان ماڵەکەت مەکەرە ماڵی مردووان. هەر ماڵە قورئانی تیا بخوێنرێ، قورئانی تیا بوترێتەوە، قورئانی تیا لێ بدرێ، ئەو ماڵە ماڵی زیندوانە. ئەگەر نا ماڵەکەت ئەگەر قورئانی تیا لێ نەدرا، گوێ لە قورئان نەگیرە، قورئانی تیا نەخوێنرا، ئەو ماڵی مردوانە، وەکو گۆڕستان وهایە. خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تجعلوا بيوتكم مقابر، ماڵەکانی خۆتان مەکەنە گۆڕستان. إن الشيطان ينفر من البيت الذي تقرأ فيه سورة البقرة. شيطان رأك لو ما عليك وسورة بقريت يا أخوان، سورة بقرة بركتي قوري مالكانا. خۆشەویستمان ئێرشادی کردوین چۆن پەروەردەی مناڵت ئەکەی، لە سەرجێیکردنەوە ئێرشادت ئەکا تا دواتر چۆن لە شەیطان ئەیپارێزی مناڵەکەت. باوک ئەرکی زۆر گەورەیە. ئەفەرمێ هەر پیاوێک چوە لای خێزان و هاوسەری خۆی وتی اللهم جنبني الشيطان، خوایە پەنام بدەی لە شەیطان، وجنب الشيطان مما رزقتنا، خوایە ئەم ڕزقەی کە ئەیکەیتە ڕزقی ئێمە ئەم وەلەدەی کە ئەبێت خوای لە شەیطان بیپارێزە. خۆشەویستمان ئەفەرمێ هەر کەسێک ئەم دوعای خوێن بێ لە کاتی سەرجەیە فإن كان بينهما ولد لم يضره الشيطان ولم يسلط عليه. ئەگەر هاتو خوای گەورە ئەولادێکی پێ عەتا کرد، شەیطان زەرەری لێ نادا و شەیطان زاڵ نابێ بەسەریان. خۆشەویستمان صلی الله عليه وسلم حەسەن و حوسەین هەموو جارێ دوعای بۆ ئەکردن، ڕوقی بۆ ئەکردن. أي فرموا أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. هر دوكتان پنا أقرم بخوا لهرشي بكلمات طوابي خوا لهرشي شيطان وهرشي هوامك بسر زويا أروى، هرشي شتيكي زرمت كبسر زويا أروى، ولا همو تشاويكي بيسكا تشاوتان لبدا، تشاويكي لو مكراو كزررتان لبدا. خۆشەویستمان صلی الله عليه وسلم مناڵە بچووکەکان تعویذیان ئەکا، ئەیان پارێزێ بەخوا جەل جەلالوه لە شەیاطین. بۆیە ئێمە موسڵمان ئەبێ ئەمانە فەرامۆژ نەکەین، بەتایبەتی باوک لە ماڵەوە ئەبێ زۆر هوشیار بێ. مناڵەکانت وەچەی مناڵەکانت هەمیشە پەنایان بگرە، بیان دەرەدەستی خوا جەل جەلالوه بۆ ئەوەی لە شەڕی شەیطان پارێزراو بن. ئەفەرمێ ئەگەر کەسێک ئێوارەی بەسەرا هات با مناڵەکانی خۆی ڕاگرێ بەرە ئێوارە دەنگە دەنگ نەکەن و قیڕەقیر زۆر نەکەن. ئەفەرمێ چوە شەیاطین لەسەر زەویە بڵاوە بنەوە، ئێوارە مناڵەکەت فێر کە بێدەنگ بێ، هێمن بێ. ئەمە سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئێواران مناڵەکان هادئکەنەوە، هێمنکەنەوە، مەیەڵن بجوڵێن، حەرەکاتیان زۆر بێ. لە هیچ کاتێکان نییە مناڵەکەت ڕەهایە چۆن ئەکا، چۆن ئەجوڵێت، چی ئەکا، ڕێگەی ئەدەی. تەنها ئێواران نەبێ کە خۆشەویستمان ئەمری پێکردو ئەبێ ڕایگری مناڵەک، ئەبێ فێریکەی ئادابی ئێوار. ئەمە ئادابێکی ئیسلامی گەورەیە. ئێوارانی خەڵکی موسڵمان زۆر هادیئە، زۆر هێمنە. ئێمە ئەمەمان فەرامۆش کردووە. ئێواران مەشغوڵی نازانین خەریکی چین. ئێوارانمان نەبێ زۆر لەسەر خۆی، کاتی ذیکرە، کاتی ئەورادە. ئەفەرمێ شەیاطین بڵاو ئەبنەوە، مناڵەکان ڕاگرن هەتاوەکو سەعاتێک لە شەو ئەڕوا، ئەو کاتە دەرگاکانیان بۆ بکەنەوە، ڕێیان بدەن با بجوڵێن و حەرەکە بکەن. ئەفەرمێ دەرگاکانتان داخن، ناوی خوای لەسەر بێنن، چونکە شەیاطین بە هیچ شێوازێ دەرگایەکی داخراویان پێ ناکرێتەوە. فإن الشيطان لا يفتح بابا مغلقا. دەرگاکەت داخە و بسم الله کە بێخەم بە کە شەیاطین نایەتە ماڵەکەیت. ئەمە ئادابە، فێری ئەبی. کە چوویتە ماڵەوە یەکەمین هەنگاو کە ئێنەیتە ناو ماڵەوە بسم الله کە، ناوی خوا بێنە، بە ناوی خوا بچۆرە ژوورەوە. کە بە ناوی خواوە دەرگات کردەوە چوویتە ژوورەوە، ئەو ماڵە شەیاطین ئەبەد، نە شەیاطین و جنۆکەی شڕیری تیان نابێ، ئەبەد ئەوەی تیان نابێ. بۆیە کەسی موسڵمان ئەبێ ئەم فەرمایشتانە زۆر جوان جێبەجێکە.